نییە ئەوشی نییە کاتی تەندروستی مۆلەتی تەندروستی مۆلەتی کارکردن هەموو دەست بەسەدا بگی بزان چەند شەربەتیانە لە مانجی ڕەمەزان پیرۆز یەکەم سەردانتان بۆ قەزای ڕەواندز بە هاوبەشی لەگەڵ لیژنەی ئابووری ڕەواندز چیتان بینی دەستان بەسەر چی داگرت ئامانجی سەردانەکەتان ئەگەر ڕوونکردنەوە زیاتر سەرتا بەخێر بین وڵای ئامانجی بەسەردانمانەوە بوو کە لیژنێکی هاوبەش لەگەڵ چاودێری بازرگان لەگەڵ لیژنە پشکنی چاودێری بازار لە سنووری قەزای ڕەواندز کە ئەنجام بدەین داخۆ ئەو ڕێنەمایی کە لەو ماوەی پێشتر بەڵاومان کردووە و چاودێری بازرگانی داخۆ چەند جێبەجێ کراوە تایبەت بە شەربەت و خواردەمەنیەکان کە لەو سەردانی باش بوو هاوڕیان ئەویان کرد بوو پێشوەق بەس وەکو پێویست نەبوو سەردانمان کردنەوەی کە شەربەتی بێلۆگۆبی کە شوێنەکەی نادیار بی یان ڕێکەوتی دروستکردن و بەسەر چوونی دیار نەبی ئەومان دەست بەسەرداگرت و شیرینەمەنەکانش بەمان شێوە ئەو شەربەتە پێشترنگ و ئاگاداری بە و فرۆشیاراندا بوو کە بێلۆگۆ یان بێ بەروار هەر شەربەتێکەوەی بەدەستی بەسەرداگیر بەڵێ لە هەموو شوێنی ڕاگەاندەکان بەراوکرایتەوە لە پێیجی فەرمی ئەوە بەراوکرایەوە بە نووسرا و هەموو بەراوکرایتەوە بەس نازانام داخۆ سووری قەزای سۆران ئەو قەزای ڕەواندە چەندی وەرگرتووە و چەندی جێبەجێ کردووە ئەوەشمان بەڵاو کردووە بە زیارەوە پێویست نەبووە باشە چەند بتلی شەربەت ئەمڕۆ دەستی بەسەرداگیرا تا ئێستا چەند شوێنی کردوتان وڵاو شوێنی کردووە بە سەروی 150 لەو دەورەی بوو بەڵێ هەموو لە ناو دەبردرێت و تەلەف دەکرێت لەبەر ئەوەی هیچ شوێنی ئەوەی دروستکردنی دیار نییە باشە بۆ داهاتوو لەگەڵ لیژنەی هاوبەشی قایمەقامەتی ڕەواندز بەرنامە و پلانستانە وڵی خۆش گرانی بڵێ خۆشبەختانە ئەو لیژنەیەش کە لێرەیە ماندوونە هاوبەشی باش کۆنتاکتمان زۆر باش لەگەڵ یەکدی ڕۆژانە مەسەن ئەوە هەیە پەیوەندی بێکەوەکەین لەو لای ئیشەکان دەستپۆشانێکەوەش ماندینە ئیشەکەش زۆرە لەبەرەوە ئیشەکی ئەرکێکی پیرۆزە جەماعەت زۆر ماندی لێرەش پەیامت بۆ شەربەت فرۆشەکان چێ لە تەواو ئیدارەی سەربەخۆی سۆران وڵی پێم ئەوەیە بڵێ هیوادارم ئەو شوێنانێک کە شەربەتی دروست دەکەن ئەو شەربەتی دەدەنە بازار مۆلەتی تەندروستی کارتی تەندروستی وەشناونیشانی خۆیان بە وەکو لۆگۆیەک دەبی لە شەربەتەکەی بدەن کە دیار بی ئەمە وەکو پێویست بزانین دەخۆ شەربەتە تەندروستی یاخۆ تەندروستی سەردانی شوێنی دروستکردنی شەربەتەکە دەکەن ئەگەر دەستی بەسەردا دەگیرێ باش دەستی ئەوەش خۆش بن بەخێر